بەداخەوە لە ئەوروپا ئەگەر ئەکتەرێک خەڵاتە بات ژیانیە گۆڕێ، بەڵام لای ئێمە جێگە ئەگرێ. هەر کەسێک کە لەسەر ئاینی ئیسلام قسەیەکە یان باسی ئوحود دەکات ئەمە پێویستمان پێنی و پێویستمان پێنیە، هەر کەسێک کە وای وتووە وەرە تۆ لە جیاتی ئەوە راپۆرتێکی جوان بنووسە لەسەر ئەو گەنجانە بۆ چەند کافتریاکان، وەرە راپۆرتێکی جوان بنووسە لەسەر ئەوانەی نییە بۆ حەڵقەی تورکی و بیانی هەموو ماڵەکانی تەنیوە، وەرە بۆچی وەرە لەسەر قەومیەت نووسە بۆ قەومیەتێ نەماوە. بەدەستهێنانی ئەم خەڵاتە خۆشبەختانە دەتوانم بڵم ڕێکخراوی پردی کەلتور کە ساڵانە لە شاری مانچستەر یونایتد لە بەریتانیا فیستیڤاڵی فیلمی کوردی ئەنجام دەدەن و لە نێو بۆ 50-60 فیلمە کە فیلمەکان بێوەی خۆشمان ئاگادار بین بەڕێوەبەرایەتی بەشی سینەما دەستیان خۆش بێ کە ناردووانە و لە نێو نمایشەکانە دوجار 8 فیلم هەڵبژێرا کە یەکێکیان بەندە بوو کە خەڵاتی باشین فیلم و باشین سیناریۆم برد لە فیلمی ئەی تۆ چی دەبینی کە ماوەکەی 4 دقیقە و 4 سانیەیە. سنۆپسی فیلمەکە واتە جەوهری فیلمەکە ئەومان پێڵێ باسی بینینی ناکەکات لەگەڵ بینینی چاوە چۆن بەناخ تۆ ئەو دنیا جوانبینیە وەرەگریت، ئەو سروشتە لە بینینی ناخایەنیتە ناو ڕۆحی خۆتەوە نەک بە چاو تەنها بە سەطحی سەیری کەیت و تێیپەڕێنیت. لەبەرەوە لە من ئەو خەڵاتە مرگرت لەگەڵ چەند برادێکی دەرهێنەرە بەڕاستی جێی خۆشحاڵی بوو بۆ ئێمە کە لە شارێکی وەکو مانچستەر یونایتیدی بیانیە ئێمە ئەو خەڵاتە بەدەست بێنین. چاسێک دەبوو بە دەستێنانی خەڵاتی شووا وەکو دەرهێنەرێک وەکو ئەکتەرێک وەکو هونەرمەندێکی کورد کە ئەم خەڵاتت لە وڵاتێکی ئەوروپیا بەدەستهێناوە؟ هەستێکی خۆشە وەک ئەوەی ئەڵێن هێشتا ئێمە هەین، هەناسەیەکی جوانە وەک ئەوەی کە هێشتا بڵین بەردەوامین و بەیانیان چینە بەردەمی ئاوێنەکە بە پێچەوانی وتەکەی هونەرمەندی گەورە جاکشان کاڵێ بەنەفرەت بی بۆ پیر بوویت. ئەو خەڵاتە ژوا لە ئێمەکانیە هەمیشە بەردەوام بین بڵین بەنەفرەت بی پیر مەبە و ئەو خەڵاتە ئاراستەیەکە بۆ ئەوەی کە چەند ڕۆژێک ئاسی هەستی دڵخۆشی من بەرز بکاتەوە، بەڵام دوجار وەکو خۆی لێتەوە چکە بۆ بەداخەوە لە ئەوروپا ئەگەر ئەکتەرێک خەڵاتە بات ژیانیە گۆڕێ، بەڵام لای ئێمە جێگە ئەگرێ. من لەم خەڵاتانم زۆر بەدەستهێناوە بەڕاستی دوای مانگێت دوای 2 مانگ ماڵەوە توێتی ئەمە چیم شوشە شکاوە، ئەمە چیم تەختە شکاوە، ماڵەکەی داگیر کردووە ڕێگەی کردووە لای بە نازانم چی کەس نازانە نییە ئێستا خەڵاتەکانی کەم لە کوان دڵنیام تەمەنی ئەمەش کورتە، بەڵام بەداخەواڵم ینی ئێمە کە خەڵاتەکان معنەویەن ئاسوودەمانەکە بەڵام ژیانمان ناگۆڕێت، یعنی وا لێ ناکاتەوە، بەڵام هەرچەندە من ئەواڵێم ئەگەر 1000 خەڵاتی کەشمان بنێت لەم شێوەیە ئەزانی من چی بە خەڵاتە زانم، بەڕێزت بە خەڵاتە زانم ئەو کاکی مسەوەر و کاکی بەشی هونەری کە بۆ قرچەقرچی گەرمایە هاتوون ئەتانوێت دیدا لەگەم ناسازکەن بۆی کەمنەوە خەڵاتەم بردووە، ئەوە خەڵاتە بۆ من، ئەو کۆمەلگایە خەڵاتە بۆ من، کەناڵە ڕاگەیاندنەکان خەڵاتن بۆ من کاتێکە فیلمە کوردیەکانی من نمایشەکەن نەک حەڵقەی تورکی و حەڵقەی کۆری. لەبەرەوە هەستێکی خۆشە ئەتوانم وا بڵێم، بەڵام هیچ ناگۆڕێ لە ژیانی من. خەڵاتەکان مادین یا تەنها معنەوین؟ تەنها معنەویە و تەنها وەک باسم کرد شوشەیەکە سەری هەڵکۆڕراوە کە ئەم خەڵاتە پێشکەشە بە فلان دەرهێنەر ئازار پێنجوێنی، تەنها ئەوەی و هیچی تر دەتوانم بڵم تەنها هەستێکی کاتی خۆشە و ئیتی دوجار تێپەڕ و لە بیرمەچێتەوە. ئەمەسا سەرکەوتوبی بەدەر لەوانە پێم خۆشە پرسیارێکی دیکە بکەم وەکو هونەرمەندێک وەکو سینەماکارێک وەکو دەرهێنەرێک وەکو هەر شتێکە خۆت ناوێنی زۆر باسی شەڕی ئوحود دەکرێت، ئەو شەڕی کە موسڵمانان تیایە شکستیان هێنا. ئەم پێم خۆشە تۆ لە ڕوویای هونەری خۆتەوە بە لە ڕوویای سینەمایی خۆتەوە باسیشی ئەوم بۆ بکەیت و باسیشی ئەو فیلمەش کە بە ناوی ڕیسالەوە هەمومان بینیمانە بێگومان بۆچی زۆر جار باسەکرێ قسەی تۆ چی لەو بارەوە؟ سەرەتا باسی فیلمی ڕیسالەت کرد کە پەیوەندی هەیە بە هاتنی ئاینی ئیسلامەوە پێغەمبەری نازدارمانەوە کە پێم وایە کۆچکردوو هونەرمەندی گەورەی نەک عەرەب، هونەرمەندی گەورەی هەموو جیهان مستەفا عەقات کە دەتوانم بڵێم هەموو ئەوروپا و هەموو ئەمریکا شانازیان پێوە کرد، هاتووە بە ڕۆحێتێکی جوانەوە بە دڵێکی گەورەوە ئەو پەیامە جوانەی کە محەممەدی نازدارمان پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیاندی ئەوێ دووبارە بۆ مێژوو بیکاتە فیلمێکی 2 سەعاتی بۆ 3 سەعاتی کە بە هەموو نەوەکانی داهاتوو بزانن لە تاریخی بەشەریەتە سەردارێکی جیهانیانمان هەیە پێڵێن محەممەد ڕەسوڵ الله. یەک نمونەیکە ئەلکیدۆس قایدی جێشی ڕۆمەکان
پێم وایە کەسمان لەو گەورەتر نەبووین قایدی جێژی ڕۆمەکان بەدەم خۆشەکە باسیەکەین بەڕاستی ئەزانی ئەڵەچی ئەڵێ خۆزگە لە سەردەمی مەحەممەدا بوومایە بۆی هەموو ڕۆژێ بمتوانایە بنی پێیەکانی بە ئەو پشتایە یعنی ئەوەندە بەدڵ و ڕۆح لەگەڵ و کابرایە بووە لەبەرەوە دینی ئیسلام دینێکی جوانە پەیامێکی گەورەیە باشە نەیکردن لە خراپەیە ئەمرکردن بە چاکەیە بە هەموو کە زەڵێ ڕێز لە یەکتری بگرن مرۆڤایەتیتان خۆش بوێت ئازاری گوڵمەیەن ئازاری بەپولەمەیەن لەمە جوانترین دین و جوانترین پەیام چ پەیامێکە بێت لە دنیاە نییە بتوانێت نییە مرۆڤ بەردەوامی پێبات کە تا بتوانێت تا کۆتاییشان بەنەمری بمێنێتەوە بەنەمری بژی لەبەرەوە من بەڵێ هەر کەسێکیش کە ژایەتێکەوە ژایەتی خۆی کردووە هەر کەسێک کە ژایەتێکات ژایەتی بنەماڵە و ژایەتی خانەوادە و ژایەتی کەسایەتی و ژایەتی پەیامەتینەکەی خۆی کردووە ئەو کەسانە بەڕاستی من بە بوودەڵیان نەزانم هەر کەسێکە من نازانم کێیە و من دڵنیام ئەزانی بۆچی ژایەتیەکەن تەنها یەکشت هەیە لێرە و لەوێ پێیان خۆشە دەرکەون خەڵک بیان ناسێت لەبەرەوە یان پەنا بنە بەر ئەوەی پەنا بنە بەر دین بۆی لە دین من چکو ئەزان دین چەند گەورەیە ئەزان پەیامی محەممەد چەند گەورەیە تەنها بۆ ناساندنی کەسایەتی خۆیانە کە دوجار ڕاستە ئەناسێ بەس دوجار قڕ ئەکرێ بەسەریا چووکە کەسایەتی لە دەزەیە ئاسی پەروەردەیی لە دەزەیە هەر هیچ نەبێ هەر هیچ لە دەستنەیە دەردی مەولانەیە ڕۆمی ئەفەرمیێمانە ئەتیادی ئەڵێ هەموو شتێک لە دەست بیت هەموو شتێک لە دوورکەوێتەوە بەس خوا لە دوور نەکەوێتەوە قڕ بەسەر ئەو کەسی کە خۆی لە دوورەکەوێتەوە لەبەرەوە چه بناخی زەویە لەبەرەوە هەر کەسێک کە لەسەر ئاینی ئیسلام قسەیەکە یان باسی ئوحود دەکات ئەمە پێویستمان پێنی و پێویستمان پێنیە هەر کەسێک کە وای وتووە وەرە تۆ لە جیاتی ئەوە راپۆرتێکی جوان بنووسە لەسەر ئەو گەنجانە بۆ چەند کافتریاکان وەرە راپۆرتێکی جوان نووسە لەسەر ئەوانەی نییە بۆ حەڵقەی تورکی و بیانی هەموو ماڵەکانی تەنیوە وەرە بۆچی وەرە لەسەر قەومیەت نووسە بۆ قەومیەتێ نەماوە فلان کەس بۆ پەلاماری دین ئەی لە کاتێکانیە دین بە تاریخی کە دروست بووە لە قورئانی پیرۆزە باسی قەومیەتی جوان و باسی شیرازەی خێزانە شیرازەی خێزان پشراوە تۆرە باسی شیرازەی خێزان بکە هەموو ڕۆژە 10,000 کەس جیابنە لەو محکەمەیە وەرە قسەی لەسەرەوانە کە نیە بۆی ئەو کوڕ و گەنجانەی تازە زەواجیان کردووە نیە گیانە بنەوە بەس هاتووی بەمە خۆ دەناسێنی بڕوا دەبێت چی بەناخی زەویە هەر کەسێ بێ من نازانم کێیە زۆر سپاس بۆی کە لەگەڵ مامی دووبارە خاتەکەش پیرۆزە لە جەناب و سەرکەوتوبی هەر زۆر سپاس بۆیەوەش من تەمەناکەم هەمیشە بەردەوام بن لەم کارە جوانانە کە بەم گەرمایە هاتوون دیدا لەگەڵ من و لەگەڵ چەند کەسانی کە سازەکەن هیوادارم سەرکەوتوو بن سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەشدا